بۆقسەکردنی زیاتر لە بارەی هۆکارەکانی کۆچ و داتاکان بەڕێز بەکرعلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە هەرێمی کوردستان لە ڕانیەوە لەگەڵماندا. بەڕێز بەکرعلی سڵاوتان لێبێتەوە، کاتتان باش. سەرەتا پێم خۆشە لە هۆکارەکانی کۆچ و دەست پێکەین، دواتر دەچینە سەر داتا و ژمارەکان. خەڵک بۆچی کۆچەکەن لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە، بە دوای چی داگەڕێن؟ ئەگەر لێرە بێکاری و نەهامەتێکیش ئەگەر هەبێت، پێیان وانییە لەوێ ڕوبەڕووی سەدان نەهامەتی دیکە ئابنەوە؟ بەڵێ، دەستی بەڕێستان خۆش. دیارە بەر لەوەی کە من دەست بە هۆکارەکانی کۆچ بکەم، دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ڕابگەێنم بۆ تەواوی ئەو قوربانیانەی لە ناو یەختەکەی ساڵی ڕابردوو لە پارێزگای ئیڤیا بە دیاریکراوی لە دوورگەی کارتی سۆس کە ئەمڕۆ بەداخەوە دوای 2 مانگ و 3 ڕۆژ، کەواتە دوای 63 ڕۆژ دیئێنەیەکان ئاشکراکران. ئیمڕۆ دوانیوەڕێ ئەمڕۆ دیارە لە تۆپ عەدلیەکەی وڵاتی یۆنان دیئێنەیەکان ئاشکراکرا بەداخەوە بۆ ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە چەند وەخت بوو بێسەر و شوێن بوون. دیارە ئەمڕۆ دڵنیایاندا بە کۆمەڵەکەمان و کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی کە ئەوروپا کە دوو لەو گەنجانەی کۆچیان کردووە لەم دوورگەیە لە ناو یەختەکەدا چاوەڕوانی یەکلابوونەوەی پشکنینی دیئێنەیەکەمان دەکرد. ئەمڕۆ دیارە پێیان ڕاگەیاندین کە دوو هاوڵاتی هەردووچیان گەنجن لەم دیئێنیانە دەرچووە. بەداخەوە جارێشتر پرسە و سەرخۆشی خۆم بۆ ئەوان ڕادەگەێنم. دیارە سەبارەت بە هۆکارەکانی کۆچکە ئێمە وردبینەوە، هۆکارەکان زۆرن لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی کە هۆکاری سەرەکیە ئەوەیە بەڕاستی دیاردەی بێکاری بۆتە دیاردەیەکی بەربڵاو و دیاردەیەکی حەقیقی لەم هەرێمەی ئێمەدا و بە دیاریکراویش لە دەڤەری ڕاپەڕین. ئەوە هۆکارێکە کە دەتوانین بە بنچینە هۆکاری کۆچی هاوڵاتیان لە ناویشیدا گەنج بە تایبەتی کەوا سەفەر دەکەن. و هۆکاری تر هەنن، هۆکاری ئەوەشە بەڕاستی نادادیەکی زۆر هەیە لە نێوان ئەو چین و توێژانەدا کە بەڕاستی باز لە چین و توێژ دەکەین، چین و توێژی خوا پێداوانی نزیک لە بەرپرسان یاخود خانەوادەی بەرپرسان کە لە پڕتاوێکی دەبنە خاوەن سەروەت و سامانێکی زۆر و خاوەن ڤێلایەکی زۆر و کۆمەڵێک پرۆژەی بازرگانی گەورە و عەملاق. ئەوە وای کردووە بەڕاستی ئەو نادادیە، ئەو جیاوازیە لە ڕووی ژیانەوە گەنج هیچ ئومێدێکی لەم هەرێمەی ئێمەدا نەمێنێت. ئەو هیوا و ئاوات و خولیایەکی هەیە بەڕاستی تاکە بژاردەی ئەوە بێت خۆڕادەستی قەدەر بکە، خۆڕادەستی ڕێگایەک بکە کە ڕێگایەکە دەکرێت بڵین لە 90 ڕێگەی هات و نەهاتە. بۆیە بەڕاستی لە تاو کاتێک قسە لەگەڵ بەڕێستان دەکەین ئێمە لە 2014ەوە لەگەڵ کۆچی بەلێشاوی بەرفراوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە پەیاممان گەیاندووە بە دەسەڵاتداران، بە حکوومەتی هەرێم، بە پەرلەمان، بە سەرۆکایەتی هەرێم. چەند جارێک ئێمە گەیشتۆتە ئەو ڕادە ئێمە هۆشداریمان داوە بەڕاستی لە دوای قوربانیەکی زۆر، لە دوای گیان لەدەستانی کۆمەڵێک گەنجی ئەم هەرێمەی ئێمە هۆشداریمان داوەتە دەسەڵات کە بەڕاستی پێداچوونەوەیەک نەکات و بە وردی شۆڕ نەبێتەوە بەرەو ژیان و گوزەرانی خەڵکی ئەم هەرێمە. بۆیە ئێمە پێمان وایە زیاتر و زیاتر کۆچ ڕوو لە هەڵکشان دەکات. بەڵێ، زۆرترین ژمارەی کۆچ لە هەرێمی کوردستان لە چ ناوچەیەکە؟ بەڵێ، زۆرترین ڕێژەی کۆچ لە دەڤەری ڕاپەڕینە. دەڤەری ڕاپەڕین کە لە ناوچەی پشدەر و بیتوێن پێک دێت، واتە 2 قەزا و 9 ناحیا. بەو بەراورد بە ڕێژەی شارەکانی تری هەرێمی کوردستان وەکو پارێزگای دەهۆک، وەکو پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی، هەمیشە ساڵانە یەک لە سەرسەی ئەو هاوڵاتیانەی کۆچ دەکەن هی دەڤەری ڕاپەڕینە. و لە هەمان کاتژدا قوربانیەکانیش بەشێکی زۆر هی دەڤەری ڕاپەڕینە و کە ساڵانە بەردەوام هەر یەختێک نوقم دەبێ، یاخود لە ڕێگا و شکانیەکان دەکەونە بەر شاڵاوی پۆلیس یاخود هەر هۆکارێک بێ، بەشێکی وەک باسم کردێک لە سەرسەی خەڵکی دەڤەری ڕاپەڕینە. بەڵێ، وەکو باست کرد هەندێک لە هۆکارەکانت باس کرد لەوەی گەنجان ناڕازین لە ناداتی یان نایەکسانی یان هەندێک پرسی دیکە، بەڵام پێچان وایە ئەمانە پرسێکن کە گەنجێک ئامادە بێت کە سوکار و خاک و ئاوی وڵاتەکەی خۆی بەجێ بێڵێت هەوڵ نەدات بە دوای کارێ بگەڕێ، هەوڵ نەدا شتێکی دیکە. منەکو ئێستاش لە بیرمە لە ساڵی 2003دا لە غەستێکی سارا ئیشم کردووە لە ناو گاز و چڵکا و پیساویەوە، بەڵام هەوڵم دا و تا توانیم بەخۆم گەێنمە جێگەیەکی دیکە. یعنی نابێ هەمومان وا بیر بکەین و ئیلا بێ بگەینە تەبەقەیەکی بەرز خێرا. بەڵێ، دیارە ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە ساڵی 2011ەوە کارکردنی ئێمە لەم بوارەدا تەنها بۆ گەڕاوەکانی ئەوروپا بوو، بۆ ڕەخساندنی زەمینەیەکی باش، بۆ ڕەخساندنی زەمینەیە کە گەنج ژیانی تێدا فەراهەم بکات. ئێمە هەرگیز لەگەڵ ڕۆشندانینە وەکو کۆمەڵەکەمان.
ئێمە چەندین ساڵەوە زیاتر بۆ 12 ساڵ لە ئەم ڕێکخراوە هەیە چەندین کار و چالاکیمان کردووە چەندین هۆشداریمان داوەتە گەنجانی ئەم هەرێمی کوردستانە و بەتایبەت دەڤەری ڕاپەڕین کە کۆچ یاخود ڕۆشتن لەم نیشتیمانە چارەسەر نییە بەڵام دوجار ئێمە وەک ماغۆت دەڵە بەڕاستیەوەی کە منی بەستۆتەوە بەو نیشتیمانەوە تەناقیتانی ببوورە کەواش دەڵام پێڵاوەکانمە بەم نیشتیمانەوە نیشتیمانێک کە تۆ هیچ مافێکت تێدا دەستەبەر نەکرابێت تۆ باز لەوە دەکەی کە بەڕێزیش لە شوێنگەیەک ئیشت کردووە بە سەرما بە گەرما بە قوڕا و چڵپا و بەڵام کاتێک دەبینی ئەو ئیشەش نەماوە ینی بۆنە دەڤەری ڕاپەڕین بە عینە بێنینەوە کا کۆمار هیچ ئەوەیەکی لێ نییە بەڕاستی فابریکێکی لێ نیە کارگەیەکی لێ نیە پرۆژەیەکی لێنە کە بتوانێت لانی کەم 20 گەنج بخاتە سەرکار ئەو بازاڕی کە دەیبینی خۆزگەیەکێک لە بەرپرسانی دەسەڵات کە بعد دەڵێن لە دەسەڵات لە لوتکەی دەسەڵات بۆ نمونە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی سەرۆکی هەرێم و جێگرەکەی خۆزگە دەخوازی سەردانێکی دەڤەری ڕاپەڕینی بکرد باە ئەو جار دەیزانی ئایا گەنجان بۆچی ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن گەنجان بۆچی خۆیان ڕادستی ڕێگایەک دەکەن ڕێگەی هات و نەهاتە ئێمەش لەگەڵ ئەوەدانینە بەڕاستی گەنج بڕوات ئێمە تەمەشا دەکەین سەرمایهدارەکانیشمان بەرە وڵاتانی ئەوروپا کۆز دەکەن ئەوەشەوە دەگەینە کە زمانێک نییە بۆ پاراستنی سەرمایەکانیان ئێستا بۆ بەرچاوڕوونی بەڕێست و وەکو زانیارێک بۆ تەواوی بینەر و بیسەرانی کەناڵە بەڕێزەکەتان دیاردەیەکەیە لە تەواوی وڵاتانی ئەوروپا فرۆشتنی زەوی یاخود بنیادنانی پرۆژەی بازرگانی کە هەر کەسێک بچێتەوێ مافی پەنابەری پێدەدرێت بە ماوەیەکی کورت باشە دەبێتە خاوەن پرۆژەیەکی باشی بازرگانی ئەوە وای کردووە سەرمایهدارەکان هێدی کۆچ بکەن و سەرمایەکانیان لەوێ بخەنە گەڕ من لام سەیرە بەشێکی زۆری لە بەرپرسانی ئەم هەرێمە ئەوە کە دەڵێمەوە داتا و زانیاریە لە ئەسنای سەردانەکەمان لە مانجی دەدا بۆ وڵاتانی ئەوروپا سەبارەت بە دۆزی پەنابەران و بە ڕەوشی پەنابەران لە وڵاتی یۆنانەوە ئێمە دەستمان پێکردو بۆ ئیتالیا بۆ یۆنان بۆ فەڕەنسا لە هۆڵندا هەتا دوجارێ مەگەیشتینە پەرلەمانی یەکێتی ئەوروپا لە لۆکسمبۆرگ ئێمە دانیشتوینە باسمان لە ڕەوشی پەنابەر کردووە ینی بەڕاستی ئەوە دەگەێنێت کە تەواو گەنج نائومێد بووە تەواو گەنج بێهیوا بووە بەڵێ ئەی دۆخی پەنابەران لەوێ چۆنە ینی من هاوڕێی خۆم هەیە نزیکی 3 مانگی پێشوە تاکو گەشتۆتێکێک لە وڵاتە ئەوروپیەکان ئاین تا ئێستاشی لەگەڵا بێت نازانێت داهاتووی لەکوێ چیەکە بەڵێ دیارە ئێمە وەک باسم کرد باش گەورەترین کار و چالاکی کۆمەڵەکەمان ئەوە بوو کە لە ساڵی 2022دا مانگی دا ئێمە سەردانێکی مەیدانیمان کرد لەوە بۆمان دەرکەوت کە بەڕاستی دۆخی پەنابەر لە ڕەوشێکی زۆر خراپدایە تەواوی کەمپەکان پڕ بوونە بۆ نمونە وڵاتی یۆنان کە بێنینەوە لە 2 کەمدا زیاتر بەس هاوڵاتی عراقی زیاتر لە 1000 شتێک هاوڵاتی عراقی تێدا بۆ لەو 2 کەمپە لە دۆخێکی خراپدا دەژیان لە ڕووی خواردنەوە لە ڕووی پزیشکیەوە ینی بەدەنگیانەوە نیان لە وڵاتی ئەڵمانیاش بە هەمان شێوەمەگە چوین سەردانی هامبۆرگمان کردووە لەوێ بەڕاستی کەمپێکی گەورە و بەرفراوانی لێ لە شێوازی شوقا چەندین خێزان و خانەوادەی تێدایە کە ڕێگەپێدانەکانیان بەکاتە دەبێت بۆ مودەی چەند بچنە دەرەوە بێنەوە ئەوەش دۆخێکی خراپە بۆ پەنابەر لەوە ڕەوشێکی خراپدا دەژێن لەگەڵ ئەو هەموو نەهامەتی و لەگەڵ ئەو هەموو دۆخە خراپەی کە پەنابەر تێدایە لە وڵاتانی ئەوروپا بەڵام گەنج هەروە ڕێدەکا هەروە خۆی ئامادە دەکا ئێمە پێمان ناخۆشە گەنج دەڕوە من لام سەیرە یان ئێستا ئێمە من وەکو کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا بەڕاستی زۆر جار ئێمە ڕەخنە دەگرین ئێمە ڕەخنەگرتنەکانمان لە دەسەڵات بۆ چاکردنی دۆخی هاوڵاتیانە ئێمە ڕەخنەگرتنمان لە دەسەڵات بۆ ئەوە نییە خوا نەخواسە ئێمە دژی ئەم دەسەڵاتە بین ئێمە خۆمان بە بەشێک لەو دەسەڵاتە دەزانین ئێمە ڕۆڵی ئەم نیشتیمانینە ئێمە هەر یەکێک کە خۆشمان نەبین کەسێکمان یەکێک لە خێزانەکانمان خانەوادەکانمان فەرمانبەری ئەم دەسەڵاتەیە بەڵام ئێمە دەمانەوێت دەسەڵات زیاتر بە باشی مامەڵە بکە لەگەڵ هاوڵاتیان ئێمە وای دەبینین دەسەڵات بەڕاستی لووتکەی دەسەڵات ببورێت خوا ئێمە وای دەبینین لووتکەی دەسەڵات ترۆپکی دەسەڵات بێ ئاگایە لە خوار خۆیەوە چ دەگوزارێ لە خوار خۆیەوە بەڕاستی کۆمەڵێک فرە بەرژەوەندخواز وایان کردووە کە هاوڵاتیان بێزار بکەن کەوایان کردووە دەسەڵات ناشیرن بکەن کەوایان کردووە کۆمەڵێک خەڵک لە بەرامبەر دەسەڵاتدا هەڵتۆقیوە کە ئەسڵەن لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا شەر خەریکی بازرگانی و پارەکۆکردنەوەیە ئەوانە وا دەکەن گەنج نائومێد بێت لەم نیشتیمانە نائومێد بێت لەم وڵاتە بۆیە ئەگەر دەسەڵات بکرێ ئاوڕێک لە گەنج بداتەوە بەڕاستی ئەو لەمپەر و ئەو ئەستەنگانەش نامێنن کە بەڕاستی ببنە کێشە و گرفت و هاندانی خەڵک بە تایبەتی گەنج ڕوبەڕووی دەسەڵات
ڕێز بەکرعلی بۆ هیوای بێگومان پامەکەتان گاتە لایانی پەیوەندیدار خەمێکی زیاتر لەم پرسە بخۆن و بە هەنای گەنجانەوە بێنەوەی پێویست بێ بکرێت سپاس بۆ ڕێز بەکرعلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لە هەرێمی کوردستان لە ڕانیۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ ڕێستان